من ئەوەندە قسەی دەکەم ئەگە قسەکە وەرزبی لە کەرەچ یاسیناغی جێم لێبوو پیاوەک گاسی کردوەتی خۆ من ڕەش و ڕووتی هەولێری نیمە بەس وڵای ناوەکی نازانم گەلە عەجیب فەقیرە ئەو بە بەریئی ئەو قسەی کرد بەڵام 100% ڕاستە ئاگاتان لێبی ئێستا ئەمە هەموو ڕەش و ڕووتی هەولێرین ڕەش و ڕووتی سلەیمانیین ڕەش و ڕووتی دهۆک ئەمە ڕەش و ڕووتی نێستا ڕەش و ڕووت لە مستەڵەحی منبوزی هندی بالضبط ئەوەیە لە بەرامبەر طبقەی براهما طبقەی شۆدرا دوای ئاخیرەکەی طبقەی منبوزی پێدرێن ئێستا ئەمە لە کوردستان ڕەش و ڕووت ئەو قارەمانیەتی هەولێر و شەهیدی هەولێر و ئەوەی داستانی گەورەی دەکرد و هەموو ڕەش و ڕووتە ئێستا ئەوەی کە هەولێری ڕزگار کرد ئەوەی نازانم شاخی مەسیفی دەگرت و ئەوەی کاتی خۆی خستن دەشتی هەولێر هێزی دەشتی هەولێر لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی نوێ لە ناو هەموو حیزبەکان هیچ هێزێک بچکە هێزی دەشتی هەولێرین ئەو قارەمانە گەورە گەورە ئێستا هەموو ڕەش و ڕووت حسابە چی عائیلێکی گەورەیە هەر ڕەش و ڕووتی ئاگاتان لێبی ئەمە ڕەش و ڕووتین ئەو قسەی ئەو برادەرەی ڕەوشەنبینا کەمیان لەسەر نووسی ئەو بەبەریئی قسەی کردوەتی ئەمن ڕەش و ڕووتی هەولێر نیمە ها لێتان قبول ناکەم بە معنای چێ بە معنە ئەمە ڕەش و ڕووت کەتینە بن دەست و پێیان هەر هیچ نینە و 100% ڕاستە ئەو دەسەڵات ئەمەی کردیتە ڕەش و ڕووت وەڵام بەخۆشی بەرەو چێ دەڕوا ئەم نەم جارێ ئەوە قسەی دەکەم دەرێم دەسەڵاتی کوردی ئەمەی چەماندەوە یعنی ئێستا هەیە دەرێتم تو لەبەر چی ئەوەندا توندی دەرێم لەبەر چی سەر شۆڕکە دەرێم مەجای سەرشۆڕی نمایە سرم گەیشتی تا هەردی قورتم لێدایە بڕشکەشم بردی هێشتا مەجال نمایە ئەمەی میلەت مەجالی سەرشۆڕکردنمان نمایە لەبەرەوەی گەیشتنە عەربی چارەسەریەکمان لەو ببینەوە جێیەکی قۆربی دیسان سەرشۆڕەکەین ئامادەین بەڵام بە هەمان شێوە ئەجا خوای گەورە وای کردیا یان وەزعك بەسەر ئەو دەسەڵات داهاتێ ئێستا بەرەبەرە سەری وا شۆڕەکەوان نیز چی مابووە ئاخیر ئەوەی تیوا گەیشتە سەری وەکشمە چەمایتۆ کە گەیشتەمە کۆتایی پێدێ و ئیشاءالله ئەجا خوای گەورە بەخۆی بەدیلێک پەیدا دەکا و شێکی نوێت